دڵتەنجی و بێتاقەتی خەڵک بە ڕازگۆیی ئاماژەیە بۆ ڕازگۆبوونی هەموو لایەنەکانی وریا حەمەکەریم. ڕازگۆیی لە کارەکەیە، ڕازگۆیی لە ژیانە، ڕازگۆیی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیە، ڕازگۆیی لەو خێزانە جوانە میهرەبانە گەورەی کە تایە پەروەردە بوو و گەشەی کردووە. هەموو ئەمانە بەیەکەوە وا دەکاتکەوە بڵێن کوڕێک بە ڕازگۆیی ژیا، کوڕێک بە ڕازگۆیی کارەکانی کرد. هەر بۆیە ئێمە هەمومان بەدڵ و بە ڕازگۆیی خەفەتبارین بووی و بەڕاستی داخێکە تۆزە بیرچوونەوەی قورسە. خوا سەبووریمان بە کەوا دڵنیام تاماوەیەکی تر ئێمە ئەمە لە خەیاڵمانایە، لە یادمانایە، لە هۆشمانایە کەوا زۆر ئەستەمە دەرچوونی. ئەبێ خوا فرسەتمان بات و ئەبێ ئەوە بڵین کە وریا نموزەجێکی جوانی ڕۆژنامەگەریە لە ناو میدیای کوردیە. مەرجی وریا و کارە میدیاکانی وریا هۆیەک بێ بۆ ئەوەی کەوا میدیای کوردی جارێک بخێنەوە سەر ڕێی ڕاستی خۆی. زۆر سپاسانە.